سوودەکانی شووتی چییە؟ ڕێژەی ئەولا شووتیدا چەندە؟ شووتی یەکێکە لە میوەکانی وەرزی هاوین و تا ڕادێکی زۆر خواسی لەسرە. ڕێژەی ئاو لە پێکاتەی شووتیدا دەگاتە لە 92 بەمەش دەتوانرێت ڕێگری بکرێت لا وشکبوونەوەی جەستا. شووتی دەوڵەمەندە با ڕێشاڵی خۆراکی و ڤیتامین A و ڤیتامین C و مەگنیسیۆم و پۆتاسیۆم و ڤیتامین B6 و شووتی بڕی 8 کالۆری وزەی تێدایە. لە نوێترین توێژینەوەدا دەرکەوتووە کە شووتی یارمەتیدەرە لە بەرزکردنەوەی هەڵمژینی مادەی خۆراکی و بەرزکردنەوەی کوالەتی خۆراک بەتایبەت لە منداڵان و گەورە ساڵاندا. بە پێی زانیاریەک کە ماڵپەڕی 7 نیوز بڵاوی کردوێتەوە دەرکەوتووە ئەو کەسانێک کە شووتی دەخۆن ڕێژەیەکی زیاتر لە ڕێشاڵی خۆراکی و ڤیتامین A و ڤیتامین C و مەگنیسیۆم و پۆتاسیۆم و دژە ئۆکسێنەر و لایکۆپین و کاروتینۆیدیان دەست دەکەوێت. لە هەمان کاتیشدا ڕێژەی شەکری زیادکرا و چەورێ زیان بەخشەکان کەمترە لە جەستەیاندا. ئەمەش یارمەتیدەرە لە کەمکردنەوەی فشاری ئۆکسجین و ڕێگریکردن لە نەخۆشەکانی دڵ. بەڵام ئەوەی هەوڵاتیانی کوردی نیگەران کردووە گلەی ئەوە دەکرێت بۆ گەشە و جوانی میوە جیاوازەکان پەنا بۆ دەرمانی زیان بەخش دەبرێت لە نێویشیاندا شووتی. هەندێک جار بۆ گەورەبوون و سوورکردنی شووتیەکە مادەکیمیاکان بەکاردێنرێت بەڵام مەرجیش نییە هەموو کەسێک ئەم کارە ئەنجام بدات. لە وەرزی شووتی داین تۆی شووتی خۆرەکانی دەوروبەرت لە کۆمنت تاگ بکە.